بەناوی خی گەورە و میهرەبان جوانترین سڵاویەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ دووبارە لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ لە چەند تەور و بڕگە و بابەتێک پێکاتوە کە تەوەری یەکەممان تایبەتە بە دەرچووە دانەمەزراوەکان کە ماوەی چەند ڕۆژە خۆپیشاندان ئەنجام دەدەن. تەوەری دۆمان تەورێکی وەرزشیە و تایبەتە بە جۆری وەرزشی نیشانەشکێن بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەنگامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڵای زان سەرەتاش دەچینە لای ڕۆژی کەشوهای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان کە بابزانین وەک ڕۆژانی ڕابردوو چه گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان بە تایبەتی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی داهاتووە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە بڕگەیەکی هەمیشەی پرۆگرامی پەیامی ڕۆژە و باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕۆیانداوە. فەرموون با پێکەوە بینەریان بین. هەشتیەکی ساڵی 637 بەڕێوەچوونی پرۆسەی ڕزگارکردنی یەکەمی شار و ڕووگەی قودسی پیرۆز لەلایەن سوپای مسلمانەکان لە ژێرچنگی بێزەنتیەکان ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکومڕانی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ و بە یەکەم ڕزگارکردنی قودس دادەنرێت کە تێیدا مسلمانەکان نزیکەی 2 مانگ سەرقاڵ و ماندوو بوون بە ڕزگارکردنەکەوە و ژمارەیەکی زۆریان لێ شەهید بوون. شار و ڕووگەی قودس لە مێژووی ئیسلامیدا تەنها 2 جار ڕزگار کرا و خراوەتە سەر قەڵەم ڕەوی ئیسلامیەوە. ئەویش لە سەردەستی پێشەوە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ و سوڵتان سەلاحەددینی ئەیوبیدا کە دوای ڕزگارکردنیشی لە سەردەستی سەلاحەددین نزیکەی 800 ساڵ لە ژێر سای مسلمانان دامایەوە تا ئەوە بوو لە ساڵی 1948ەوە تا ئێستا کەوتووەتە ژێر قەڵەمڕەوی جوولەکەوە. هەشتیەکی ساڵی 1939 دوای تەمەنێک لە جیهاد و ڕوبەڕووبوونەوە و بەخشینی چەندان شەهید لە پێناو سەربەخۆیی و ئازادیدا هێزەکانی ئیتاڵیای داگیرکار بە یەکجاری دەستیان کرد بەسەر وڵاتی لیبیادا و داگیریان کرد. ئەوەش پاش لە سێدارەدانی فەرماندە و مجاهیدی ئازاد شێخ عومەر موختار هات کە بربەستێکی لە بن نەهاتوو بوو لە بەردەم هێرشی ئیتاڵیەکاندا. عومەر موختار بە درێژایی چارەکە سەدەیەک توانی پێشڕەوایەتی مجاهیدان بکات بۆ ڕزگاری و سەربەخۆیی گەلی لیبیا و ڕێگە بە هاتنە ناوەوەی هێزەکانی ئیتاڵیا نەدات. بەڵام بە لە سێدارەدانی ناوبرا و دامرکاندنەوەی شۆڕشەکەی ئیدی گەلی لیبیا هیچ سەرکردە و شۆڕشێکی تێدا نەما کە بەرهەڵستی سوپای داگیرکاری ئیتاڵیا بکاتەوە.
هەشتی ساڵی 2017 کۆچی دوایی هاشمی ڕەفسەنجانی سەرۆکی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندەکانی ئێران و یەکێک لە بناغە و کەسایەتیە دیارەکانی شۆڕشی باڵای ئیسلامی ئێران و دۆستی نزیکی هەردوو ڕابەری شۆڕش لە تەجریشی تاران و لە تەمەنی 83 ساڵیدا و بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە. هاشمی ڕەفسەنجانی ساڵی 1934 لەدایک بووە، بە کەسایەتێکی دیاری سیاسی و ئابووری و دیبلۆماسی ئێران دادنرا. چەندین پۆستی زۆر گرنگی لە حکوومەتی ئێراندا وەرگرتووە. دیارترینیان سەرۆکی پەرلەمان و سەرۆکۆماری ئێران بۆ ماوەی 2 خولی یەک لە دوای یەک و کۆتا هەمین پۆستیشی بریتی بوو لە سەرۆکی ئەنجومەنی دیاریکردنی بەرژەوەندەکانی ئێران. ڕەفسەنجانی بەدەر لە کاری سیاسی و ئابووری لە بوارەکانی قورئان و تەفسیر و وەرگێڕان و ئابووری ئیسلامیدا چەندان کتێبی بە زمانی فارسی بڵاو کردوونەتەوە. دەیان هەزار دەرچووی دانەمەزرا و لە زانکۆ پەیمانەکان هەمانەکە هێشتا دانەمەزراون و بە بێکاری لە هەرێمی کوردستان دەسوڕێنەوە. یەکشەمەی ڕابردوو خۆپشاندانێکی سەرتاسەری وەکو وادەیەک دیاریان کردبوو کە بێنە سەر شەقامەکان، بەڵام ڕێژەیەکی کەم لە قوساویان لە چەند شوێنێکی جیاوازاتە بوونە سەر شەقام و ناڕازی بوون لەوەی کە بۆچی تا ئێستامانە دانەمەزراون. بە فەرمی لە 2012ەوە هیچ دامەزراندنێکی فەرمی و گشتی بۆ ئەمانە نەکراوە، ئەگەرچی ناوەناو هەندێک لە وەزارەتەکان ڕێژەیەکی کەم لە دەرچوانی ئەو بەشە پسپۆڕی یا تایبەتی کە بە خۆیانە هەلی دامەزراندنیان کردوێتەوە، بەڵام وەکو گشتی لە 2012ەوە هەلی دامەزراندن تا ئێستا نەکراوەتەوە. بۆیە قسە لەسەر دەرچوە دانەمەزراوەکان و پلان و بەرنامەیان و چۆنیەتی دەربڕین ناڕزاییەکانیان دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەویش بە میوانداریەکە لە بەرهەم محەممەد وهروەها کاک کۆژین ڕەحمان ئەندامانی ئەنجومەنی ئەو دەستە ناڕازیی کە لە ناو دەرچوە دانەمەزراوەکاندا دروست کراوە. کاک بەرهەم بەخێر بن، کاک کۆژین بەخێر بن سەرچاومان. کاک بەرەمەگە لە جەنابتەوە دەست پێ بکەین و بازدەوە بکەین ناڕزایەتیەکانتان لە دوای یەکشەمە. جار هەر ناڕزایەتەکەی ڕۆژی یەکشەمە بە دڵی خۆتان بوو لەوەی کە دەرچوە دانەمەزراوەکان باش بەدەم بانگەوازەکەتانەوە بوون؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتەی کە بێمەتان ڕەخسان. ئێمە وەک دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە ماوەی 8 ساڵ زیاترە تەخڕوجمان کردووە دانەمەزراوین لە هیچ شوێنێک، نە لە کەرتی تایبەت نە لە کەرتی گشتی. حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بەدەم داواکاریەکانی ئێمە نهاتۆ. ئێمە ڕۆژی یەکشەمە خۆپیشاندانی سەرتاسەریمان لە هەموو شارەکان لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان ئەنجامدا. چەند داواکاریەکمان هەبوو کە ئەو داواکاریانەمان خستە کە داواکاریەکانمان خستە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان. سا ئێمە چاوەڕێی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر سێ سەرۆکایەتەکەین جوابمان بدەن، بزان چی جوابێکیان پێ بۆ ئێمە کە ئەو داواکاریانی خستومانەتە ڕوو. ئەو هۆکارانی کە ماوەی چەند ساڵەکە ئێمە هۆکاری ئەوەیە کە دانەمەزرابێتین، چەند هۆکارێکن دانەمەزرابێتی. هەندێک لەو هۆکارانە بۆ نمونە هۆکارێک بە نمونە وەربگرین بندیوارەکان، بۆ نمونە کۆمەڵێک بندیواری حزبی هەیە موچەیەکی زۆریان بۆ بردراوەت و ئەسڵەن ڕۆژێ لە ڕۆژان لەو پیشەیە نەبوونە. زۆر باش بەرم دێمەوە سەرەوەی کە بندیوارەکان بە تایبەتی و بندیوارانەی کە هەن چۆن دەبێت پرۆژە چاکسازیەکی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەریان بکات. دەچمە لای کاکۆژین. کاکۆژین جەنابتان قسەتان چی هەبووە؟ هەر هیچ نەبێەوە یەکشەمەتان بەدڵ بووە گەر بەدڵتان نییە لە ناڕزایەتیەکان یا هیچ پەیامەکی ڕۆژی یەکشەمەتان گەشتووە بە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان پلان و بەرنامەی دیکەتان بۆ دەربڕینی ناڕزایەکانتان چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس دەستان خۆش بێت. ئێمە کۆمەڵەیەکی بە پلان و بە بەرنامە دەستمان کردووە بە چەند داواکاریەکمان بەرزەوە کردووە بۆ لایەنی پەیوەندیدار سەبارەت بۆی کە ئایا تا چەند دەرچوان هاتن بەدەم بانگەوازی ئێمەوە بۆ خۆپیشاندان بۆ ئەوەی دەنگی خۆیان بەرز بکەنەوە لەگەڵ ئێمە فشار دروستکەن بۆی کە حکوومەت بێ بەدەنگ داواکاریەکانمانەوە. خاڵی یەکەم ئێمە لە یەکەم هەنگاومانە ئەوەی زۆر دڵخۆشی کردین خۆپیشاندانەکەی ئێمە سەرتاسەری بوو لە هەولێر و لە سلێمانی ژۆک و یەک خەڵک بەشداری کردبوو. دەرچوان لە کۆیە و لە ڕانیە و لە کەلاریش وەکو یەک ڕاستە ڕێژەکە کەم بوو، بەڵام بۆ یەکەم هەنگاو ئێمە توانیمان بەبێ ئەوەی توندوتیژی لێ بکەوێتەوە خۆپیشاندانێکی گشتگیر دەنگی هەموو دەرچوان کۆبکەینەوە بە یەک دەنگ داوای مافەکانی خۆمان بکەین.
ئەوانەی ئێوە پەنەتان بۆ بردوون ئەو داواکاریانی کە جێبەجێتان بڵنداواتان کردو و پەناتان بردو بۆ ئەوانەی کا شتێکتان بۆ بکەن داواکاریەکانتان جێبەجێ بکەن وەکو پەرلەمان وەکو پارێزگا هیچ ئومێدێکتان پێیان هەیە کە هیچ شتێکتان بۆ بکەن بۆ خوێندکاری دانەمەنجەوانی کرد هەرچەندە تا ئێستاکێنا هیچ وەڵامێکی ئەوتۆمان بەدەست نەگەیشتووە لەلایەنی فەرمیەوە جگە لە بانگێشتی سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی بچی سەردانێکی پەرلەمان بکەین و داواکارەکانمان لە شێوەی پاکێجێک بدەین بەوان هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە وەڵام گەشتبینین و بەردەوام دەبین و ئێمە چالەگوانی تۆڕە کۆمەڵایەتەکان نین ئێمە دەنگی ڕاستەقینەی شەقامین ئەتوانین ئەم خەوەی کە حکوومەت خەوی لێکەوتووە بیزڕێنین ئەتوانین فشار دروستکەین هەموو ڕێگەیکی فشار تاقی دەکەینەوە تەمەەن ڕێگەی مەدەنیانە ئەتوانین داهێنان بکەین لە خەباتی مەدەنی و بەردەوامیش دەبین تاوەکو زۆرینەی داواکاریەکانمان جێبەجێ بکەین. ئەگەر ئامارێکتان لەلا بێت ڕێژەی دانەمەزراوەکان چەنە بێت ئایا حکوومەت لە توانایدا هەیە ئەگەر ئەم بڕیارانە جێبەجێ بکات ئەو هەموو ڕێژە زۆرە دابمەزرێنێت کە لە 2012ەوە پێما بێ دامەزراندن نەماوە. 2012 بەڕسمی دامەزران دەرگای دامەزراندن داخراوە لە هەرێمی کوردستاندا ئەو ڕێژەیە کە بەرز بۆتەوە نزیکەی 150,000 دەرچووی دانەمەزرای زانکۆ پەیمانگاکان هەیە لە هەرێمی کوردستاندا ئەم بەردەوامیشە بێ ئەم ڕێژەیە بەردەوام لە بەرزبوونەوە بێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام نەبێت هەر بەردەوام دەرگای دامەزراندن دابخا بەڕووی دەرچوانی زانکۆ پەیمانگاکاندا خۆی هۆکاری ئەم ڕێژە زۆرەی کە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان نەتوانن کاریان دەست بکەێت خۆ لێرەدا دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەنها داوای ئەوە ناکەن لە کەرتی حکومی دابمەزرێن داوای ئەوواکەن لە کەرتی تایبەتیشە دامەزرێن بەڵام بۆ چینێکی فەقیر و هەژار کە ئەوانەی واسیدەیان نییە واسیدەی حزبەکانیان نییە واسیدەی ئەوەیان نییە کە بتوانن بۆ منە لە کۆمپانیایەکە دەوام بکەن چکە ئەم ڕۆوای لێ هاتوو ئەگەر بتێ لە کۆمپانیایەکە دابمەزرێ ئەبێ کەسێک بناسی ئەبێ کەسێکی حزبی بناسی چونکە هەموو سێکتەرەکانی ئەم کۆمەلگای وای لێ هاتووە بۆ بە حزبی لە ڕێگای کەسێکەوە نەبێ ناتوانانی دابمەزرەی بەردەوامیشە بێ بەردەوام کەواتە ئەو داواکاریانێکی ئێوە پێشکەشتان کردو بۆ سەررجەم خوێندکارانی دانەمەزراوە بێت یاخود تەنها چەند چینێک ئەگرێتەوە ئەوانەی کە لە هیچ شوێنێکا دانەمەزران بۆ نمونە هەندێک خوێندکاری دانەمەزراو هەیە کە لە کەرتی تایبەتە ئیشەکات کەواتە ئەو داواکاریانی ئێوە ئەوان ناگرێتەوە تەنها ئەوان ئەگرێتەوە کە بێ ئیشن نە لە کەرتی تایبەتی نە لە کەرتی حکومی ئیش ناکەن ئێمە سەررجەم دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەگرێتەوە خوێندکار هەیە دەرچووی زانکۆ پەیمانگایە تەواوی کردو لە کەرتێکی تایبەتە داوامەکە هیچ بیمەیەکی بۆ نابرێت لەوانەیە 2 ساڵ دەوام بکەو ئیتر ئەو کۆمپانیایە ئیتر بەهۆی قەیرانێکی دایرایەوە کۆتایی پێ بێت و ئەو کەسەش ئەبێ بچێتەوە بۆ ماڵەوە کاتە لێرە بێکارە بێتەوە ئێمە ئەمانەیە لە هەموو سێکتەرەکاندا چاکسازی بکرێ چاکسازەکەش بە شێوازێک بێ هەموو کەسێ بگرێتەوە نەک تەنها چینێکی منسول بناسێت و چینێکی تریش فەقیر و هەژار نەگرێتەوە بەرهەم لە کۆتایەکانی 2013 و سەرەتاکانی 2014 بوو لە سلێمانی سەرۆکی و کاتی حکوومەتی هەرێمی کوردستان یەکسیروان بارزانی وتارێکیدا باسی لەوە کرد کە پێویستە گەنجەکانمان دەرچوە دانەمەزراوەکانمان بە بیر و هۆشیەوەیا بن کە ئیدی خۆیان فێری کار و کەسابەت و پیشەیە بکەن بڕۆن تەنان باسیەوە کرد خۆیان فێری کاشیکاری وەمانە بکەن دوای ئەمەش دەرکەوت کە بندیوارێکی زۆرمان هەیە کە خاوەنی بڕوانامەنین زۆرێکیان بەڵام لە بندیوار و موچەخۆری حکوومەتی هەرێمی کوردستانن ئێستش کە جارێکی تر باز لە چاکسازی دەکرێت چه چاوەڕوانیەکتان هەیە لەو پرۆژە چاکسازی کە حکوومەت هێرێم تسلیمی پەرلەمانی دەکات لەوەی کە هیچ نەبێت شتێک بەم بندیوارانە بکرێت کە لە بری ئەمانە بە دەرچوە دانەمەزراوەکان بەشێکیان هیچ نەبێت دابمەزرێن بەڵێ لە هەرێمی کوردستاندا بندیوارێکی نزیکە 100,000 بندیوار هەیە بەبێ ئەوەی ڕۆژێک ئەو پیشەیە کە کردبێتی بە بندیوار بەس ئەو ڕۆژە ئەچێ بۆ کە موچەکەی ئەچێ موچەکەی وەرئەگرێت و هیچ پەیوەندیەکی بەو پسپۆڕیەوە نییە کە هەیەی لەو لاشەوە موچەی تریشی هەیە یەک موچەی نییە بۆن من بندیواری هەیە موچەی تریشی لە حکوومەتە هەیە بە پێی پرۆژە چاکسازیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و وە خۆی جێبەجێ بکرێت کە لە دەی 2012دا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە ئەگەر ئەم پرۆژە چاکسازیە جێبەجێ بکرێت ئەوە بۆ چینی گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان گرنگیەکی تەواوی دەبێت دەتوانرێت لە ڕێی ئەم پرۆژە چاکسازیەوە 100,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکاندا بمەزرێ کە بڕەپارەکەش 100 میلیارد دینار ماگانە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وە ساڵانەش 1,200,000 دینار ئەگەڕێتەوە واتە ئەتواندرێت 100,000 دەرچووی زانکۆ پەیمانگەکان دا بمەزرێت کە پێویستی
تەنها پێویستی بە 786,000 ملیار دینار هەیە لە ساڵێکە. کەواتە ئەمە نەک تەنها بۆ نمونە بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان ئەتوانرێ سلفەی زەواجی لێ بدرێ، ئەتوانرێ قەرزی بچووک بدرێ هەر بەم بڕەپارەیە، چونکە ئەم بڕەپارەیە زۆرە. تەنها بەشی دامەزراندن زیاتری ژەکە، نەک تەنها بۆ نمونە لە کەرتی دامەزراندن و بەم شێوەیە. زۆر باشەکە کۆژین بۆچی خوێندکاران چوونە بەردەم پەرلەمان پێیان وایە کە پەرلەمانی کوردستان ئومێد بەخشێک بێت و بتوانێت شتێک بات بۆم خوێندکارەدانە مەزراوانە؟ بۆچی پەناچان بۆ لایەنێکی کە نەبرد؟ بەڵێ هەموو گردبوونەوەیەکی مەدەنی فشارە بۆ لایەنی دەسەڵات. پەرلەمانیش لە ئەسڵا جگە لە یاسادانان ئەرکی چاودێریکردن و لێپرسینەوەی هەیە لە حکوومەت لە ڕاستیدا، بۆیە ئێمەش بەو ئومێدا کاچینە بەردەمی پەرلەمان و بەشێک لە داواکاریەکانی ئێمە داواکاری ڕیشەیین ئەبێت لە پەرلەمانەوە یاسایان بۆ دەربچێت. بۆ نمونە چاکسازی لە کەرتی تایبەت، ناچارکردنی کۆمپانیەکان بە پێدانی مافی امتیازاتێک کە دەرچوان کە گەنجانی ئەم وڵاتە بتوانن بژێوی خۆیانی پێ بکەن بە چارەسەرکردنی کێشەکانی گەنجان و بەگەڕخستنی توانای گەنجان. پێمان وایە نەک هەر ژیانی گەنجان و ژیانی خوێندکاران و دەرچوان، بەڵکو تەواوی لایەنەکانی سێکتەرەکانی هەرێم، تەواوی لایەنە سێکتەرەکانی ئەم وڵاتە تەکانی باش ئەدەن بەرەو پێشەوە، چونکە تایسێ ئێمە نەمانتوانی وەکو پێویست خزمەت بکەین لەبەرەوەی هەل نەبوو بۆ دامەزراندنمان. تا ئێساشێنا حکوومەت نەیتوانیەوە سوود لە توانای گەنجەکانی وەربگرێ. ئێمە خەونمان ئەوەیە خزمەتی ئەم وڵاتە بکەین، بەڵام هیچ دەرفەتێکمان پێ نادرێت. زۆر باشە کاکۆژین. تاوان لە دوای ئەوەی کە دامەزراندن وەستاوە ڕەنگە حکوومەتی هەرێم یا وەزارەتی خوێندنی باڵا هیچ بیرێکیشی لەوە نەکردووە و هەندێک لە بەشەکان کە ئێستا بەداخەوە سەرجەم بەشەکان حکوومەت پێویستی پێیان نییە، بەڵام هەندێک بەش لە کەرتی تایبەتیش کەس نایەوێت. بۆچی بیری لەوە نەکردوێتەوە بابێت مادام ئێستا هەڵاوسانی دامەزراندن هەیە لە شوێنەکاندا فراخ نییە لە ناو دام و دەستگا حکومی و کەرتی تایبەتی شەمووی بەو شێوازەیە کە یا زۆر کەمە یا قۆرخ کراوە بۆ خەڵکێکی تایبەت وەکو کاک بەرهەم باسی کرد دەبێت واستەت هەبێت. بۆچی بیر لەوە نەکراوەتەوە ئەوە فشار دروست ناکەن ئەو بەشانەی لە زانکۆ پەیمانەکاندا کە دەرچووەکانیان هیچی وایەکیان نییە، نە بۆ دامەزرانی حکومی نە بۆ کەرتی تایبەت دابخرێنەوە بەشانە بە ساڵ بە ساڵ ڕێژەی دەرچووەکانیش زیاتر نەبێت لەسەرەوە بەشانە. بەڵێ ئێمە داوامان کردو چاکسازی بکرێت لە سەرجەم سێکتەرەکانی پەروەردە و خوێندن و خوێندنی باڵاش. یەکێ لەوانە ئەو داواکاریە کە ئەو بەشانی کە پێویست نین پێویستە دابخرێن بۆی ڕاستە هەڵاوسان دروست بووە لە ڕێژەی دەرچوانە، بەڵام هۆکاری سەرەکی ئەمە زۆربەی ئەو فرەیی بەشەکان نییە، بەڵکو بێپلانی حکوومەتە بۆ ئەوەی کە سوود لەم بەشانە وەربگرێت. لە تەواوی دنیادا حکوومەت بە پێی پێداویستەکانی خۆی بەشەکاتەوە بۆی ئەو پسپۆڕانی دەستکەوێت کە خۆی ئەوێ. بەڵام لێرە خوێندن و پرۆسی خوێندن پرۆسەیەکی تەقلیدیە، بۆیە ئەو کێشەی دروست کردو و ئەوش پێشنیارێکی باشە بۆی کە جێبەجێ بکرێت. زۆر باشە کاک بەرهەم ئەو داواکاریانی کەەوە پێشکەشتان کردووە، چکە پێم وایە بێباز لەوە ئەکراکە ئەو خوێندکارانی کە لە 2012 تا ئاگاتە 2007 تەواو دامەزراندن نایانگرێتەوە بێ ئومێد بوون، دوای ئەو ئەگەر قەرار بێ دامەزراندنیش بکرێتەوە ئەو خوێندکارانە ئەگرێتەوە کە لە ساڵی 2000 پێم وایە بە حەڤە بێت بەرەو دوا دامەزرێن. ئێوە هیچ ڕوونکردنەوەیەکتان لەم داواکاریە نەداوە کە ئەگەر دامەزراندن بکرێتەوە بەپێی تەسەلسولات بێ بیدایە لە 2012 دەست پێ بکات بەرەو کۆتایی. بەڵێ ئێمە لە داواکاریەکانماندا دەڵێن دەبێت ڕەچاوی ئەو بکرێ ڕەچاوی تەمەن و ساڵ کەواتە ساڵ مەبەسمان ئەوەیە بۆ نمونە کەسێ 2012 تەواوی کردووە ئەبێت پێشتر دابمەزرێت دواتر ساڵ بە ڕیزبەندی واتە لە 2012 دامەزراندن دەست پێکاتەوە. لەو کاتەی کە دامەزراندن ڕاگیراوە دەبێت لەو کاتەوە دامەزراندن دەست پێ بکاتەوە. دەبەرەوەی ئێمە زۆربەمان 2012 و 2013 و 2014 تەخەڕوجمان کردووە. بۆیە ئێمە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت لە دوای 2007ەوە دامەزراندن بکاتەوە ساڵەکانی دواتر نەگرێتەوە بە دڵنیایی ئێمە هەڵوێستی جدیمانە بێ. ئێمە بە هیچ شێوەیە بێدەنگ نابین لە داواکردنی مافەکانی خۆمان. ئەنجومەنێک
ئەنجومێکمان دروست کردووە لە ڕێ ئەم ئەنجومەنەوە هەتا نەگەین بە تەواوی مافەکانی خۆمان بێدەنگ نابین و تا تەوای ئامانجەکانمان بەدیە چونکە ئەمە غەدرێکی گەورەیە لە دەرچوانی زانکۆ پەیماگەکان نەکرێتەوە 2012 تەواوت کرد بێ 2013 تەواو کرد بێ پێی بڵێ وەڵام من 2017 دامەزرێن بەڵێ هەیە 2010 لەبەر ئەوەی دانەمەزراوە واسیدەی نەبوو وەک باسمان کرد بۆ ئێمە بێدەنگ نابین تا تەواوی مافەکانمان وەرەگرین و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکارەکانمان نییە ئێمە شەو ڕۆژ لەسەر جادە بین گوێمان لەوە نییە کە ماندووش نابین لە داواکردنی داواکاریەکان لە ڕێی خۆپیشاندانەوە یان ڕێگایەکی تر دەگرنە بەر ئەگەر هیچ بەڵێنێکتان پێ نەدرێت ئێمە هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی ئەگرینە بەر تا تەواوی مافەکانی سەرجەم دەرچوانی زانکۆ پەیماگەکان ئەگرینە بەر وێنە سەر شەقام بەردەوامیشە بین لە دەربڕی ناڕازایی دەربڕینەکانمان ئێمە داواکاریشین لە دەرچوان لەو کەسانی کە ئێستا زانکۆ پەیماگەکانیان تەواو نەکردووە پێویستە پێش ئەوەی زانکۆ پەیماگەکان تەواو بکەن بێن لەگەڵ ئێمە شکۆ بۆ بڕوانامەکانیان بگەڕێنەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بێڕێزی بە خاوەن شەهادە و خاوەن بڕواناماکە لە هەرێمی کوردستاندا ئەمە خۆی لە خۆیان بێڕێزیە تۆ بێی بڵێ وەڵام 2017 دامەزرێنم 2012 و 2013 دانامەزرێنم زۆر باشە کاک بەرم دەتانوێت هەڵوێستی داهاتووتان چییە بێ بە تایبەتی پێشەوەی کە پرۆژە یاسایی چاکسازی لە حکوومەتەوە یا پێشنیازەکە بچێتە ناو پەرلەمانەوە و پەسەند بکرێت ئێمە داواکاریەکانمان ئاراسی پەرلەمان و حکوومەت و هەر سێ سەرۆکاتێکە کردووە ئەمە ئاشکرایە ئەبێ ئەوان جوابێکیان پێ بێ بۆ ئێمە ئەگەر جوابێکیان پێ نەبێ بەردەوامە بین ئێمە بەردەوامە بین ئێمە لە هەفتەی داهاتووە پیش بەخوای گەورە بەردەوامە بین لەسەر کار و چالاکی مەدەنیەکانمان ئێمە داوا لە سەرجەم ئەو کەساناکەین کە دەرچووی زانکۆ پەیمانگان ئەوانەی کە تەواویشیان نەکردووە لەگەڵمان بێنە سەر شەقام بۆ شکۆ بۆ گەڕانەوەی شکۆ بۆ بڕوانامەکانیان ئەگەر بێت و ئێمە بێدەنگ بین لە ئاست حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوازە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ساوێ بۆ چینی گەنج لەم هەرێمی کوردستانیان ناکات زۆر باشە کاکۆژین تا ئێستا کە خۆپیشاندانتان ئەنجام داوە هیچ بەرپرسێک هیچ لایەنێکاتۆتە ناو خۆپیشاندارانە لە ناو خوێندکارانی ناڕازی بەدەم داواکایانەوە بێت و هیچ ئومێدێکیان باتێ جگە لە چەند ئەندام پەرلەمانێک کە بەشداریان کردووە لەگەڵمان لە گردبوونەوەکان و دەنگی خۆیان سۆتە پاڵ دەنگی ناڕازی ئێمە دەستخۆشیان لێکین دەوە چەند بەرپرسێکی ئیداری بەشێک لە شارەکان نەک هەندێک تەواوی شارەکان جگە لەوە هیچ بەرپرسێکی باڵای حکوومەت نەهاتووە بۆ ئەوەی کە جۆ لە داواکاریەکانی ئێمە بگرێت ئەمە ئەوە بڵێم ئێمە دژی هیچ حیزب و هیچ لایەنێکی سیاسی و هیچ کەسایەتێکی سیاسیش نین ئێمە تەنها داوای مافی ڕەوای خۆمان دەکەین و داوا لە سەرجەم دەرچوان دەکەین ئومێدیان هەبێ بەم هەنگاوە دەنگی خۆیان بخەنە پاڵدەنگی ئێمە بۆ سەڵەنەوە دەرچوانش هەمووی کاکۆژین لە یەکێتی لە پارتی لە گۆڕان لە کۆمەڵ لە یەکگرتوو لە سەرجەم لایەنە سیاسیەکانی تایە کە هەمویان بێبەش بوون لە دامەزراندن کەواتە دەکرێت داواکاریەکەتان بەبێ باگراوەندی سیاسی بێت بۆ عام بەگشتی بۆ دەرچوو دانەمەزراوانەیە بێگومان ئێمە زۆر مسیڕین لەسەرەوەی کە داواکاریەکانمان باگراوەندی حیزبی نەبێ باگراوەندی سیاسیشی نەبێ ئێمە نهاتوین بۆەوەی بشێوی بنینەوە یان پەیامێکی شۆڕش و نازانم چیمانەبێ ئێمە داواکاری سەرەتاییترین داواکاریەکانی ژیانی خۆمانەکەین ئەوەی کە داوایەکەین بە مافی ڕای خۆمانی زانین بەردەوامیش ئەبین تاوەکو بەدەنگ داواکاریەکانمان زۆربیان جێبەجێ دەکرێت زۆر باشە کاک بەرەم پلانتان چی هەیە و چۆن ئەنجومەنەکەشتان دروست کرد لە چەند شوێن ێسەوە ئەندامی ڕسمیتان هەیە و چۆن دەتانەوێت دەرچوە دانەمەزراوەکان ئاگدار بکەنەوە لە پلانەکانتان بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی دەرچوانی زانکۆ پەیمانگانی هەرێمی کوردستان ئێمە لە سەرەتای مانگی 11 ئەنجومەنەکەمان دروست کردووە لە یەکەم کۆبوونەوەی خۆماندا کە بە ئەنجومەنەکە ئەنجاماندا لە سلێمانی لە یەکی 12 بوو کە لەم کۆبوونەوەی کۆمەڵێک نوێنەر بەشدار بووین ئێمە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان نوێنەرمان دروست کردووە لە سەرجەم شارەکان تەنها لە شارێک نییە بۆ نمونە بەزە سلێمانیە بێ لەم سنووریا بێ ئێستا لەوانەیە هەندێک کەس بە شێوازێکی تر لێکدانەوە بکەن بۆ ئەمە ئەنجومەنە ڕەنگە بڵێن ئەمە دەستێکی سیاسی لە پشتەوەی کە ئێمە دوورین لە هەموو دەستێکی سیاسی ئێمە دوورین لە هەموو دەستێکی حزبی کە
کە پاڵنەری ئێمە ببێ پاڵنەری ئێمە و هێزی ئێمە تەنها ئەو دەرچۆدانە مەزراوانەیە کە ئەو دەنگە ناڕازیانەیە کە چاڵانێکی زۆرە دەرچوون و دانەمەزراون و ئێمە پلانی بەردەواممانە بێ بەردەوام پلان دائنین بۆ ئەوی بە مافەکانی خۆمان بگەین بۆ ئەوی بگەین بەوەی کە بتوانین خزمەت بە نیشتیمانی خۆمان بکەین ئێمە لەگەڵەوەیان نین دژی نیشتیمانی خۆمان بین ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان گەنجی بێ ئومێد کردووە کە لەوەی کە لە نیشتیمانی خۆشی بێزار ببێ لە هەرێمی کوردستاندا چونکە زۆربەی دەرچوانی زانکۆ پەیماگەکان بەشێکی زۆریان سەفەری دەرەوەیان کرد لەبەر چی لەبەر بێکاری لەبەر بێکاریە ئەمە هۆکاری چی ئەمە هۆکاری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان یە پلانی وەزارەتی پلاندانان یە پلانی 2030 دانیە نابێ پلانی 2030 دابنێ ئەم دەبێ بێ پلانی بگەڕێنێتەوە بۆ دواوە بگەڕێنێتەوە بۆ ڕابردوو لەبەر ئێمە کێشەمان لە ڕابردووە هەیە نەک جارێ داهاتوو نەهاتووە بێ پلان بۆ داهاتوو دابنێ زۆر سپاس بۆ ێکە لە بەڕێزان کاک بەرهەم محەممەد وەروەها کاکۆژین ڕەحمان سپاس بۆی کە لە بڕگەی یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژمیێنمان بە هیوایەوەی کە هەرچی زووترە دامەزراژن بکرێتەوە بە بێ جیاوازی دەرچوە دانەمەزراوەکان سوودمەند من لەو هەلەی کە بۆیان دەڕوخسێت زۆر سپاس دەستان خۆش بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرن و لە دوای ناوبڕەکە پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر یاری وەرزشی نیشانەشکێن کە دیارە لێرە لە ستۆدیۆ ڕاهێنەرێکی تایبەت بەو یاریە وەرزشیەمانە لەگەڵ یەکێک لە یاریزانەکان کە دەمانەوێت زیاترەوە ئاشنا بکەین بە یاری وەرزشی نیشانەشکێن بۆی کە بە تایبەتی ئەوانەتان کە ڕەنگە تا ئێستا تەنها لە دوورەوە حەز و خولیایەکتان بۆی هەبێت بزانن چۆن ئەم یاریە برەوی پێدراوە و لەکوێ هەیە و چۆن هەیە بووی کە ئێوەش دەستکەن بە یاری وەرزشی نیشانەشکێن. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز کاک جەمال عەبدوڵڵا ڕاهێنەر لە یانی وەرزشی پێشمەرگە کە تایبەتە بە نیشانەشکێن کردووە. کاک جەمال زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێربیت لەگەڵ ڕوا لەگەڵ یەکێک لە یاریزانەکان کە من پێشتر ناوەکەی وەرنەگرتووە کاک ئەحمەد زۆر سپاستانەکەین. ئەگەر لەسەر کورتەیەک لە یاریەکە قسە بکەین یاری نیشانەشکێن چییە و چۆنە؟ دیارە بێگومان نیشانشکاندیش وەکو هەموو یاریەکانی کە کۆمەڵە یاسا و ڕێسا و ڕاهێنانی تایبەت بە خۆی هەیە ئەم یاریە لە کۆنەوە دیارە لەلایەن پاشا و میرەکانەوە زیاتر ئەم یاریە کراوە مختص بۆ زیاتر بە ملوک لەبەرەوە هەر ناسرایش پێڵێن لوعبەت الملوک هەر یاری پاشاکانە بەڵام دوایی گوازرایەوە دیارە لە ساڵی 50کانەوە ئەم یاریە بوو بە یاریی ئۆلمپی داخلی یاری ئۆلمپیەکان بوو و چەند شێوازێکی هەیە دیارە ئێمە یاری دەمەتریمان هەیە هەوایی بە تفەنگی دەمانچی هەوایی یەکرێ و هەروەها یاری 25 متر و 50 متریشمانەیە کەوانە بە زۆرێک سیلاحی کە ئەکرێن کە پیان تێ ئامری سیلاحی تووتو کەوان فیشێکی تقریبا وەک فیشێکی ڕاستی خوا بەڵام سوکترە و هەدەفی متحرک و سابتیشمان هەیە ئێمە لە یاریەکە واتە زۆری ئامانجی جوڵا و ئامانجی ڕاوەستاو. ئەم یاری دیارە لە کوردستانی خۆمانە لە هەفتاکانەوە کراوە هەبووە و کاتە لە زمانی پێشترا کۆمەڵێک یاریزانی زۆر بەتوانە و کۆمەڵێک ڕاهێنەی بەتوانە هەبوون لێرە کە توانی یاری بکەن بەڵام لە هەشتاکان لە ناوڕاستی هەشتاکانەوە ئەم یاری بەرەو کرزی ڕۆشتون نەما هەتاوەکو ساڵی 92 ئەوانە لە 93 مامۆستا ئاری لە نادی سلێمانی یەکەم جار ئەم یاریە هێنایەوە ناو کایەوە بەڵام بە دوو تفەنگ و دەماچی زۆر کۆنی ساڵی هەفتاکان ئێمە چون لێ ڕاهێنانمانەکە لە نادی سلێمانی من خۆم یاریزانی نادی سلێمانی پێشتر دوایەوە گوازنامە چوون بۆ نادی پێشمەرگە بەڵام بەدەستخۆشی وەڵێم یەکەم جار کە ئەم یاریە گەشتە نادی پێشمەرگە لە نادی پێشمەرگە گرنگێکی زۆریان بەم یاریەیە و خواستێکی تەواوەتی لەسەر بوو و یاریزانی زۆر بە تواناشیان هەبوو و توانیشیان زۆر بە سەریعی بتوانن مەیدانێکی چاک بۆ ئەم یاریە ئامادە بکەن وەروە تفەنگ و دەمانچە و دیارە لێرەوە دەستخۆشی لە سەرۆک و سکرتێر و ئەندامانی یاناکەم کە توانیان برەو بەم یاریە بن و یاریزانێکی زۆر لە دەوری خۆیان کۆبکەنەوە و ئەم یاریە لە نادی ئاشتیش هەیە و لە کۆمەڵێک یاریزانی کەشمانێ لە نادیەکانی کەش کە بڵین هاوتای ئێمە ئەوانی شەر هەمان یاریەکان بەڵام بەداخەوە لەوانەیە لەلای ئەوان کەرەستە و ساحاتا ئێستا وەکو مەیدان دوو مەیدانمانەیە مەیدانێکیان کە لزنی ئۆلمپیە ئەوە کەمتر بەکارهێنرێ مەیدانێکیان مەدانی پێشمەرگەکە بڵێن هی ساحەی نادی پێشمەرگەیە ئێمە بەردەوام بەکارهێنین بۆ ئەم یاری. کەواتە لە ئێستا ئەم یاریە لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ بێگومان هەموو یاریەک کاتێک تۆ بەشداری پاڵەوانێتەکانی جیهان و دەرەوەی خۆت بکەی یاریزانەکانت بەتواناترە بن و حافزێک و
پاڵپشتێکی بەهێزتریانە بێ بەڵام بەداخەوە ئێمە لەبەرەوەی لە کوردستانە هەتا ئێستا دامێکی وان نەکرێن کە بچینە دەرەوەی عێراق هەتا یاریکردن لە هیچ جارێکی دەرەوە نەکردووە نەخێر وەکو دەرەوەی عێراق نەخێر بەڵام لە ناو عێراقا بەشداریمان کردووە لە زۆربەی پاڵەوانێتەکانە لە ساڵی 90ەکانەوە بەردەوام بەشداری پاڵەوانەکانەوە تا ئەم تۆخی عێراق و ئەرێمی کوردستان تێکچوو لەوەتر سەردانی ئێوەشمان نەکردو نەچوین بۆ وێش مامۆستا جەمەل تا چەندە یەکێک حەز و خولیای بۆ ڕەنگە هەر تەقاندنی فیشەکێک بە کلاشینکۆڤ یا سیلا حەگەرمەکانی تر هەبێ دەتوانێت ئەم حەز و خولیایی بێنێتەوە لەمەیان چڕیکاتەوە لە نیشانە شکاندن زۆر جار ئەوانەی بەتایبەت ئێستا گەنجان کە دادەنیشن بە دیار یاریە ئەلکترۆنیەکانەوە کە هەمیشە تەقە و بەتایبەتی قەناس و ئەمانەی تایە زۆر خولیانە تا چەندە دەتوانن حەز و خولیاکان بابن لەم جۆرە یاریانە تاقی بکەنەوە بێگومان ئێمە زۆربەی یاریزانەکانمان گەنجن ئەو گەنجانن کە ئارەزووەکان بەڕاستی لەم جۆرە یاریە لەبەرەوەی یان لەوێ بەڕێی من ئەمە باشترین بوارە بۆ ئەوان کە بتوانن لە جیاتی دوورکەونەوە هەم مێشتیان ئەزیەت بکات و هەم چاویشان ئەزیەت بخوا بەوەیەوە بێن لێرە بە عەمەلی شتەکەش ئەبینن و نەزەرێن و هەم وەرزشێکە وی ئەم یاریەیەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوەیە کە تەرکیزێکی زۆر بەقەوەتیوێ واتە ئەو کەسانێک کە یاریەکەکەن وەک چۆن یاری شەترەنج حافزێکی زۆر بەقەوەتیە بە جوڵاندنی مێشک ئەمیش تەرکیزێ بۆ چیزکە تۆ کاتێکە نیشانت لە ئامان جەگریتەوە لە ئامان جەگریتەوە ئەبێ بە تەواوەتی هەموو تەرکیز و هێز و توانایەکی خۆت کۆکەیتەوە لەسەر خاڵێکی دیاریکراو کە تۆ ساسمی تێگری یان ئەو فیشەکەی کە تێگری بۆی کە تۆ بتوانانی بگەوە هەم حافزێکی لەبەرەوەی تۆ دوێن نمرەیەکی باش بەدەستبێنی واتە خاڵێکی باش کۆکەیتەوە بۆی بتوانی لە پێشبڕکێکە سەرکەوتوبی بەڕێی من شتێکی باشە ئەوانەی کە حەز و خولیان بۆ ئەم وەرزشە هەیە ئەبێت تەمەنیان لەسەر و چەنەوە بێت یاخود لە چەند کەمتر نەبێت کە ئەتوانن بەشدار بن و توانای ئەم یاریانە بێت دیارە تەمەن لە لای ئێمە شتێکی سابت نییە یعنی تەمەنێک نییە بڵێ وڵات توانین لەم تەمەنی بکەی علاقەی بە بوونی جسمی کەسەکەەوە هەیە بۆ من ئێمە یاریزانمان هەیە بە تەمەن مناڵە بەڵام بە جسم هەڵکەوتووە هەیکەلی هەیە ئەتوانێت فەنکەیان دەمانچەکە ڕاگرێ بتوانێت ئەو یاسایانی کە لەسەر سلاحەکە تاقیکرێتەوە بتوانێت جێبەجێ بکە و تەمەنێکی دیاریکراویش نییە بڵێ وڵات لە تەمەنێکی ئەوەتر تۆ ناتوانانی بکە ئیلا گەر بێت و کەسەکە چاوی تێکچیان باری تەندروستی و دەرونی تێکچێ نەتوانێت کۆنتترۆلی یاریەکە بکە و یاریەکە بە شێوازە ڕاستەکەی بکە لەبەرەوە تەمەنێکی دیاریکراو نیە بەڵام هەتا ئەو کاتی کە جەستەی بەهێز بێ و توانە و تەرکیزی باش بێ و چاوی باش ببینێ ئەتوانێت ئەو یاری زۆر باش مامۆستا ڕاپۆرتێکی تایبەتمان حازرە لەسەر یاری نیشانەشکردن کە پەیامنێرمان ئەردەڵان محەممەد بۆی حازر کردوین بینەرانی عزیز با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین و 2000 درێژە بە بەرنامە و تەوەڕەکەمان دەدەین یاری نیشانشکاندن یەکێکە لەو یاریە دیاریانەی کە مێژوەکەی دیار نییە و بەڕای زۆربەی بەرپرسانیش بۆ سەردەمی زوو دەگەڕێتەوە کاتێک کە مرۆڤ ڕاوی کردووە یاری نیشانشکاندن یەکێکە لە یاریە ئۆلۆمپیەکان و لە زۆربەی وڵاتانی جیهان ئەنجام دەدرێت یەکێکە لەو یاریانەی کە لە سەراستی دنیادا پاڵەوانێتی جیهانی بۆ ئەنجام دەدرێت بەڵام تا ئێستا هیچ یاریزانێکی کورد نەگەیشتووە بۆ پاڵەوانێتیە نێودەوڵەتیە یاریەکە نزیکەی 70 ساڵە بە فەرمی چۆتە ئۆلۆمپیاتەوە و لە ساڵی 1970 لە عێراقدا مەزراوە و هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەو یاریە و لە ساڵی 1984ەوە یەکێتێکی تایبەت بەخۆی هەیە و چەندین چالاکیشی ئەنجام داوە لە سەراستی شاری سلەیمانیش لە ساڵی 1994ەوە یەکێتێکی تایبەت بەخۆی بەم یاریەی دروست کردووە یاری نیشانشکاندن لە دوو جۆرچەک پێک هاتووە کە تفەنگ و دەمانچەیە و فیشەکەکەشی پێک هاتووە لە ساچمە کە بەپێی ستانداری جیهانی یاریەکە دەتواندرێت لە یاریگای کراوە و هۆڵی داخراو ئەنجام بدرێت کە ڕکابەریەکانی بۆ دووری 10 مەتر و 25 مەتر و 50 مەترە بەهۆی گرنگیدانی هەندێک لایەنەکانی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی بە یاریەکە چەندین یاریزانی ئازبەرز هەیە لە سەراستی عێراق کە چەندین ژمارەی پێوایەنەییان کردووە بە ناوی خۆیانەوە بەڵام بەهۆی نەمان و پچڕانی پەیوەندی لەگەڵ یەکێتی نیشانشکاندنی عێراق تا ئێستا بەشداری هیچ پاڵەوانێتیەکیان نەکردووە لە سەراستی دەرەوە بەرپرسانی یاریەکە لە شاری سلێمانی بەهۆی گرنگیدانیان بۆ یاریزانان لە ئێستادا خەریکی دروستکردنی هۆڵێکی داخراون بە شێوازێکی ستانداری جیهانی کە دەتواندرێت سەرجەم ڕکابەریەکانی ناوخۆ دەرەوەی تێدا ئەنجام بدرێت بۆ دووریەکانی 10 مەتر و 25 مەتر و 50 مەتر ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەمە ئێستا هێناوتە لەگەڵ خۆتا ئەم سیلاحە چۆنە هێز و ئەمە و ئایا چەندها بۆ نیشانشکێندن بەکاری دێن ئەمە بێگومان سیلاحی ڕاو جیاوازە لە سلاحی ئەمە چکۆم سلاحی ئەمە بە کەڵکی ڕاو نایە ڕاستە خۆ قووەتی چوە هەیە کە بتوانین ڕاویش پێ بکەی بەڵام مەودای چۆنە دوور نابڕێ تەنها بۆ یاریە
وە جۆری سیلاحەکان جیاوازیان هەیە لەگەڵ ئەو سیلاحانێک کە لە بازارە ئەفرۆشتێن بۆ مەبەستی ڕاوکردن. ئەم سیلاحە قووەتێکی بەهێزی هەیە بە حەقەت، بەڵام ئەو سیلاحانی ئەو جۆرە ساسمەیە بەکار نایەن ئێمە کە بۆ ڕاوە بێ، لەبەر ئێمە جۆری ساسمەی بەکارهاتوو بۆ ئەمە جیاوازە لەگەڵ جۆری ساسمەی بەکارهاتوو بۆ ڕاو. و هەروەها جۆری تفەنگەکەش ئەم سیلاحی ئێمە زۆر گرانن لە قیمەتە، بۆیەشە لە کوردستانی خۆمان هەتا ئێستا نەتوانرێەوە کە لە دەوری چەنە ئەم تفەنگەکە بای 65 وەرەقەیە تقریبا بۆ 70 وەرەقە و دەمانچەکانیش تقریبا لە 25 بۆ 30 وەرەقە بۆ 35 وەرەقەیە، یعنی بە پێی مارکەکانیان و جۆرەکانیان دیارە جۆرەکانیان گۆڕانکاری بەسەرەیە بە پێی مارکە و شەریکە و وڵاتەکەی. سیلاحی شتایە دەمان لە دەمانچەکانە شتایە تفەنگەکانی شەرعی نەشت شتایر هەیە، وێڵتەر هەیە، کۆمەڵێک مارکەی جیهانی هەیە کە ئێمە بڵین لە ئۆلمپیاتا ڕێپێدراون کاریان پێ بکرێت، چکە و یاری ئەو جۆرە سیلاحانی لە ئۆلمپیاتا ڕێ پێ نەدرێ تۆ ناتوانانی یاری پێ بکەیت، ئەبێت لە ئۆلمپیاتا ڕێپێدرا بواتە بە پێی ستانداردی ئۆلمپی بێ کە تۆ یاری بەو جۆرە سیلاحاکەی. و پمپی هەوایانێ بامانە بڵی هەوایانەیە کە هەوایان تێکرێ بە زەختی هەوا پاڵ بەوەنێ وەکو جاران ئەو پێشتر مۆدێلە کۆنەکانیان زیاتر پمپ بوو لە شێوەی پمپ ڕادێکشا پمپ بۆ هەوایش تێکرد بە موقت بەشی یەک ساسمە، بەڵام ئەمە کە بڵەکەی پڕەکەی لە هەوا بەشی ساسمەی زۆرەکە و یەک جار پڕەکەیت و بەشی زۆرەکە. ئەم جۆرە یاریە تەنها بۆ کات بەسەربردنەوە گۆی کە بەڕێزدا ئاماژەت بەوە کرد کە نرخێکی زۆریشی هەیە و بەڵام مۆدایەکی زۆریش ناوڕێت، ئایا تەنها ئەم یارە بۆ کات بەسەربردن بەکاردێنرێت یاخود سوودی چی ئەبێت؟ نەک بۆ کات بەسەربردن بڵین بەو شێوازانە وەرزشە وەکو کۆی وەرزشەکانی کە، بەڵام بێگومان سوودی ئەم وەرزشە چییە بۆ ئەندامەکانی لەشی مرۆڤ؟ سوودی یەکەم سوودیان ئەوەیە کە تەمان قوەی تەرکیزی ئینسان زۆر بەهێزەکە، لەبەرەوەی ئێمە لە مودەتی ڕاوەستانمان بۆ هەر یاریەک یان لە مودەتی ڕاهێنانمان کە کاتێک تەمرینەکەین بۆ لە یاریەکە زیاتر لە سەعات و نیوە بەسەر پێوە ڕاوەستین بە یەک ئاراستە بەبێت جوڵە. ئەگەر بتوانین ڕێستێک وەرگری 5 دقەیان 10 دقەیە لە بینی مودەتێک بۆ مودەتی چکەیە ئەژنا زیاتر ئەبێ ڕاوەستانەکەی وە جۆری ڕاوەستانەکانمان جیاوازە، واتە تۆ ئازاد نین لە ڕاوەستانە، بەڵکو شێوازێکی معەنێت هەیە کە لەسەر لە یاریزانێکە دیقەت لێکرد لە راپۆرتەکەی بەڕێستانە یاریزانەکە لەسەر لا ڕاوەستێ لا ئەکاتەوە بۆ ئامانجەکەی لەسەر لا تفەنگ کە ڕاگرێ بۆ شێوازە بیاریزانی دەمانچەش بە گۆشەی 45 ڕاوەستێ و لەسەر لا دەست درێژەکە بۆ دەمانچەکەگرێ بەدەستەوە گەرە تەماشای هەردوو لە راپۆرتەکە تەماشای هەردوو حاڵەتەکەتان کرد بە ئەتان بینی کە یاریزانەکان شێوازێکی ڕاوەستانی دیاریکراویان هەیە. ئەمە یەک ئەو جۆرە جلوبەرگەی کە ئێستا ئەم یاریزانە لە بەریایەتی ئەگە دیقەت لێ بگری کاتێک کە زنجیرەکان داقا بە هیچ جۆرێک توانای دانیشتنی نییە، بۆچی لەبەرەوەی لە پشتەوە هەمووی کۆمەڵێک پارچەی ئەستوری تایە کە ڕێگایە داقە قاچی سابت بێ لە شوێنی خوا ڕابوەستێ نەنووشێتەوە لە کاتی دانیشتنابێ زنجیرەکانی پشتەوە بکاتەوە بۆی بتوانێت دانیشتە ڕێز وەرگری. وەدەستجلانە تایبەتن بۆی کە چۆن بڵێ دەقێکی ڕاوەستاوی پێ بدا یاخود بەرگریش بێ لەوەی گەر فیشەکێک لی با گولەیەک لی با لەمانە نه ئەمە زیاتر بۆ بەرگریکردن نیە، چکە ئێمە ساسمەکانمان بۆ شێوەی ستاندەکان هەڵواسراون هەدەفەکان لە پشتیانەوەیە ساسمەکان ناگەڕێتەوە بۆ خۆمان، چکە هەم لە پشتی هەدەفەکەەوە پلێ پارچە پلێتێک هەیە کە ڕاستەخۆ ساسمەکەک سەپانە بێتەوە کەوێتە خوارەوە پەرچەکردداری نییە و هەم دەرعی واقیشی پێوێتەوە هەموو یاریزانێک عینەکی هەیە کاتە چاویەوە ئەو عینەکە پارێزگاری لە کاگەر بشگەڕێتەوە قوتی شێوەنە نییە بەر پارچە پلێتێک پێوە بگەڕێتەوە بگاتەوە ینی دەمەتر ببڕۆ پەرچەکردداری دەمەتری شێوێ بۆ دوا بگەڕێتەوە. زۆر باشە بچینە لای ئەم یاریزانە بزانین لە کێوە خەریکە و توانە و لێهاتووی یاریزانەکان چی بۆ گەنجانە دەڵێن کە ڕەنگە هەر لە دەرەوە یاخود لە یاری ئەلکترۆنیەکانە حەزیان لە تەقاندنی سیلاح و قەناس و نیشانشکاندن بەگشتی، بەڵام ئێستا پێیان بڵێن وەرن ئەمەش وەرزشێکمان هەیە کە زۆر بە ئازادانە توانی نیشانشکێنەکانی خۆت بکەیت. سەرەتا سپاسانەکەم من وەکو یاریزان نزیکەی 4 ساڵ و نیوە خەریکم، بەس ئیتر خۆ ئاسان نییە لە یەکەمەوە تۆ هەروە وێ و بڵێ شتەکە ئاسانە و یەکسەبی و بڕۆی، چونکە ئەمە چەند ساڵێکی زۆری لە ڕاهێنان و ئەو شتانە تاپی بە و ئاستە، هەرچەندێ منیش نەگەیشتم بە و ئاستی کە بڵێم تاو بکە زۆر باشم، بەڵام ئیتر دوای هەموو ساڵە بە یارمەتی مامۆسایاری و ڕاهێنەرەکان و مامۆسا جەمال و دەستەی کارگەریانەکەمان لەخواوە زیابە ئاسێکی باشم پێشکەش کردو و تا ئێستا باس ڕۆشتوم و توانیم پلەی سێمی سەر ئاسی کوردستان بەدەست بێنم لە ساڵی پاردا و پێم بۆ گەنجانەوەیە کە حەزیان لە بۆنە یاری ئەلکترۆنە هاوشێوەکانیم یاری هەیە یاری قەناسەکان کە بێن تاقیکەنەوە ئەگەر بەدڵیان بوو یان ئەگەر
لم چۆن ینی ئەین تۆ پێت وایە ئەو گەنجانی کە مەشغوڵی ئەم یاری ئەلکترۆنیانە ئەبن ئەگەر بەشداری لەم جۆرە وەرزشەیە بکەن ئەتوانن جێگرەوەیەک بێت بۆ ئەو یاریانە زیاتر احتیمام بەم یاریە بەڵێ ئەتوانن ئەگەر خۆیان هەوڵ بن تێبکۆشن لەگەڵ یا و زۆر ڕاهێنان ئەو شتانە ئەتوانن مامۆستاری ئێوە شوێنێکی تایبەتان هەیە کە پرۆڤە یاخود وەرزش پێش وەرزشەکە پرۆڤە بەم یاریزانانە بکەن هیچ شوێنێکی تایبەتانە بێ شوێنێکی تایبەت بێ بە خۆتان پێم وا بێت بێگومان ئێمە لەیانە قاعی تایبەتیمان هەیە ئەو قاعی هەموو ڕۆژان یەکشەمان و چوارشەمان لەسەر بە حکومەوەیکە زۆربەی یاریزانەکانمان خوێندکارن دوو ڕۆژمان بۆ داناون کاتی دیاریکراویان هەیە کە لە کاتی دیاریکراوەیەم بۆ یانە لەوێ هەموو ئەو ئامێرانی کە پێویستە لە بەردەستیانە لە پمپی هەوا و بڵی هەوا و لە تفەنگ و دەمانچە و جلو و ساچمە و کارت و هەموو شتێکی بۆدامی کردوون یانە کەیان لەوێ یاریزانەکان ئەو مدەتەی کە لەوێن تەمان ئێمە 4 تفەنگمان هەیە لەگەڵ 2 دەمانچەیە کەیان لەوێ بە نۆرە هەر یاریزانێک مدەتێکی دیاریکراوی هەیە کە توانێت لەو مدەتە دیاریکراوەیە ڕاهێنانی خۆی بکە و ڕێنمایی ئەدرێتێ بەپێی زۆری مامۆستا تا چەندە گرنگی بەم یاریە دەدرێت لە هەرێمی کوردستان و توانای یاریزانەکانمان چۆنە لەوەی کە بەشداری یاریەکی نێودەوڵەتی بکەن بەداخەواڵم دیارە وەکو گرنگی پێدان تاقەت دوویانە کە زۆر گرنگی بە یاریە ئەدەن و توانیوانە ئەوە بکڕن تامان بە دەرەجەیەک یانەی پێشمەرگەیە یانی پێشمەرگە کە توانیوێتی زۆرترین ئامێر و کەرەستە و قاع ساحە بۆ یەنەکە داگەر ینی پێشمەرگەی یانەی ئاشتیش یاریزانی باشیان هەیە بەڵام بەداخەوە ئەوان لەوانەیە کەرەستەکان یا پێویست نەبێ و ساحەیەکی دیاریکراویشیان نیە زۆربەی کات لە دەرەوە یاریەکەن بەڵام کەیەن لە بتوڵاتە لە یانی ئێمە بەشداریەکەن لە یاریەکانە و بتوڵەکان لە یانی ئێمە ئامادەکرێت لەبەرەوەی قاعە ئامادەکرامان هەیە و هەموو وەسائلانەمەیە کە پێویستە بۆ ئەوە دیارەیانی پێشمەرگە زۆرترین گرنگی بەم یاریە داوە لەبەرەوەی کە وەکو پوتم ئەو کەرەسانە زۆر گرانن ئێمە یەک قوت و ساچمە بۆ نمونە بۆ 25 دلاری تێچێ یاریزانێک لەوانەیە لە کاتی بتوڵای لە پێش بتوڵای لەوانەیە بتوانێت بە 2 ڕۆژ قوتوی ساچمە تەواو ئێسامانە هیچ ساچمە شتیان تیا مامۆستا بیان بینین قوتوی ساچمەتی بەڵێ ئەگەر دەمانچەکە گرنگترین ئەو گرفتانە چین مامۆستاکەیەنە بەردەمتان بۆ بەرەو پێشچوونی ئەم جۆرە وەرزشە ئەفەن ساچمە دێنەوە وڵا بگورە ساسمێن نێنا بەڵام ئەمەش تەوان جۆری دەمانچەکەیە ئەم دەمانچەیە شەرعی ناشت بڵی هەوایە بەم شێوازەیەکەیتەوە هەوای تێکی وەک چۆن ئەو تفەنگکەش هەوای تێکێ تەمان ئەمە جۆری دەمانچەکەیە کە بەکارێنی ئەوەش جۆری تفەنگەکەیە کە لەوێ لای بەڕێستە تەمان ئەمە وەزنیشی هەیە بەڵێ ئەویان تقریبا وەزنی تقریبا نزیکی 7 کیلۆ ئەبێ ئەمەشیان وەزنی تقریبا 2 کیلۆ نیو ئەبێ قورسیەکان بەڵێ وەزنیان هەیە ینی بەپێی وەزنەکەی ستانداردی خۆیەتی وەزنەکەی وەکو تقریبا بەبێ فیشەک وەکو سلاحێکی ئاسایی قورسایی هەیە ئەمیش ڕاست و چەپی ژەستەکەم دیاری کراوەوەی بەڵێ هەردوو لاکیان هەیەی ئێستا بۆ دەمانچەکەش هیچ چەبلەرمان هەیە بەلاکێکیانە هیچ ڕاستەمانێ بەم لایەنەیە بەڵێ ئێستا و بۆ ڕاستەیە بەڵام هیچ چەبلەر ئەو مەقبەزەی دواوەی شانەکەی کەتفەکەی سوڕێ و هەروەها ئەو سەر ڕوومەتەشی ئەسوڕێ بەلای ئەوە بۆی ئاستی ڕوومەتی کە لەسەر داانێ بەلای ئەوەیە سوڕێ بەلای بۆ کەسی چەبلەر بێ بۆ دەمانچەکە شەرعی نەشتە هەردووچیان هەمان ئەویان هەیە ئاساییەکانە ڕاست و چەپ نییە بەس لەمانەیە هەیە لە سلاحی ئاساییشە پێم وایە بڵێم لە سلاحی ئاساییشە جۆرێک لەوەی هەیە چاوانش چەپ و ڕاستیان هەر هەیە هەندێک سلاح بۆ نمونە ژێرسە زۆربیان چەبلەرن لەبەرەوەی ئێران و ئەڵمانیا دروستەکان زۆربیان چەبلەر چەپ بەکارێن هەتا ئەگەر تەماشاکە میلی ڕاکێشانەکەشی لە لای چەپەوە لە لای ڕاستەوە نیە ئەوە کەوێتە سەر مصەنعی سلاحەکە لە جیانە بەڵام ئەمە لەبەرەوەی یاریەکی وەرزشیە تۆ بێ ڕەچاوی هەردوو حاڵەتەکە بکەیت زۆر بە کورتی توانای گەنجەکان و یاریزانەکانمان چۆنە بۆی کە بەشداری لە یاری نێودەوڵەتی بکەن بێگومان ئێمە توانایەکی باشیان یاریزانەکانمان و لە ئاستێکی زۆر پێشکەوتوان بەڵام وەکو پێم وتی تەمان ئێمە لەبەری بەشداری هیچ وڵاتێکمان نەکرد لەبەر ناتوانم لێرەوە هیچ داتایەکت پێ بڵێم من کاتێک یاری لەگەڵ هێزێکیکەی لە دەروی خۆم نەکەم نازانم داخۆ ئاستی من لە ئاستی ئەوە چەنە زۆر باشە زۆر سپاس بورە لە کەمی کات و لەوەی کە نەمانتوانی زیاتر خزمەتتان کەین بۆ هیوایی کە برەوێکی زیاتر بە یاری نیشانەشکێن بدرێت چکە دڵنیام گەنجێکی زۆرەیە کە حەزیان لەسەری هەیە سپاس بۆ خۆت سپاس بۆ یاریزانەکە لەوەی کە لەم بەرنامەیەدا لەگەڵمان سپاس بۆ ئێوەش بۆ کەناڵەکەشتان بۆ میوانداریمان بۆ وەرزشە بەڕاستی خزمەتکردن بە وەرزشە خزمەتێکە بە هەموو گەنجانی شارەکەمان کە دوورکەونەوە لەو یاریانەی کە ئەزیەت بە مێشک و چاوانەکەێنێ بێن یاری بکەن هەم تەرفی شەوم خۆشی شەو مەشتوان استفادە بەبێ زەرور و زیانی بەبێ زەرور و زیانی زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەش هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆژمان تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ